کۆچی کوردان وا بە کاروان دێ بەڕووی شارانەوە ڕۆژبەباری برسی و ماندوو شەو بەبەر بارانەوە ئەمجارە لە میانی بەسەرکردنەوەیەکی مەیدانیدا قەتماغەی برینێکی دیکەی سەرگەردانی کوردان هەڵدەدەینەوە برینێک 27 ساڵە دەکرێتەوە ساڕێژ نەبووە چیرۆکی 27 ساڵ ماڵوێرانی و سەرگەردانی زیاتر لە 45,000 کەسی سڤیلتان بۆ دەجێڕینەوە سەربردەی مرۆڤ گەلێک مەگەر تەنها زووم و گرتەکانی کامیرا بتوانن لە تراژیدیا ژیانیان بدوێن لەو بەسەرکردنەوەیاندا ئاورێک لە ژیانی سەختی پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان دەدەینەوە کە بەهۆی سیستەمی داگیرکاری و سیاسەتەکانی جینۆساید و ڕاوەدونان و ڕاگواستن لە زێدی خۆیان هەڵکەندراون و پاشگۆڕینی چەندین خێمە هەواری تەلبەندکرا و دوجار لێرە و لەوێ و بەبێ نازی لە چەند ناوچەیەکی باشووری کوردستان و لە هەندێک کەمدا ژیانی کۆلەمەرجی دەگوزارێنن ژیانێک کە دەگرێت گەتە و دیمەن و سەربردەکانی ڕووی دنیای بەناو ئازادی و دیموکراتخواز و بەرگریکاری مافەکانی مرۆڤی پێڕیسوا و شەرمەزار بکرێت ژیانێک کە هەمیشە پەڵەیەکی ڕەشە بە تەوێڵی سیستەمە سەرکوتکار و دیکتاتۆری و داپلۆسێنەرەکانی ناوچەکە بابەیەکەوە سەرێک بە ماڵی خەم و کۆڤان و داخوازیە مرۆیەکانیاندا بکەین و بە ئەسپایی گوێ لە ترپەی دڵی بریندار و نزای پڕازار و ڕۆحی شەکەتیان بگرین ئەگەر کۆچ بە دیوێژی داخواسێکی ئارەزومەندانە و مافێکی سروشتی هەر کەسێک بێت بۆ شوێن گۆڕچێ و گواستنەوە لە جوگرافیا و ژینگەیەکەوە بۆ یەکێکی دی لە پێناوی دەستەبەرکردنی ئارامی و ئاسایشی زیاتر و گوزەرانی باشتر ئەوە بە دیوەکەی تریدا خودی کۆچ هەڵگری مانایەکی سیاسیە ڕوونتر بڵین کاتێک بەرامبەرەکە جگە لە زمانی زەبروزەنگ و لۆژیکی سەڕینەوەی تۆ و خۆسەپاندن بوارێکی دیکەی ژیان و هەناسەدانت لە بەردەمدا نەهێڵێتەوە ئیدی کۆچ وەک دووچەک و ئەلتەرناتیڤ دەبێتە شێوەیەکی تری خەباتی سیاسی و تێکۆشانی ئاشتیانە ئەویش لە پێناوی بەدیهێنانی ئازادی و پاراستنی بوون و بەهاو شوناسی مرۆیی و نەتەوەیی 27 ساڵ بەر لە ئەمڕۆ دوای ڕوخانی حکمی پاشایەتی پەهلەویەکان و هاتنە سەر تەختی کۆماری ئیسلامی لە ئێران دەستپێکردنی هێرشێکی بەرفراوان بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ئەویشدا هەڵگیرسانی شەری عێراق ئێران و بەناچاری و زۆرەم لێ ڕاپێچکردن نزیکەی 10,000 خێزانی کورد لەسەر و 48,000 کەس لە دانیشتوانە ڕەسەنەکانی ناوچەکانی جوانڕۆ و پاوە و هەورامان و سەلاسی باوەجان و کرماشان و قەسری شیرین و سەرپولی زەها و ناوچە سنووریەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بێ حەزوویستی خۆیان ناچار بە کۆچ و سەرهەڵگرتن کران سەرەتا ساڵی 1970 بۆ ماوەی 3 ساڵ ئەو خەڵکە پەراگەندەیە لە ناوچەکانی هەڵەبجە و زەڕایەن و عەربەت و تەسکەر و سەنگەر و چەند شوێنێشتری باشووری کوردستان خرانە کەمپ و ئۆردوگای زۆرم لێ دواتر لە ئەنجامی ملنەدانیان بۆ پلان و خواستە نەگریسەکانی بەعز ساڵی 1982 گوێزرانەوە بۆ کەمپی ئەڵتاش لە دووری 25 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای شاری ڕوومادی دواتریش بە بیانووی پڕوپوت گواسترانەوە ڕۆژئاوای دەریاچی حەبانیە لەوێ ڕۆژیوە تاروخانی ڕژێمی بەعز لە ساڵی 2003دا لە ناو کەمپی ئەڵتاشی تەلبرانکراوی ژێرسانسۆر و لە باوەشی ژیانێکی سەختی پڕچەرمەسەریمانەوە دوای ڕوخانی بەعس و بەوەی فشاری شۆڤینستان و دەستدرێژی دەڕندانەی توندڕە و تیرۆرستان ناچار بە تەنها جلوبەرجی بەریانەوە سەری کۆچێکی دیکەیان هەڵگرت و بە ئومێدەوە ڕویان کردە باشووری کوردستان و هەندێکیشیان لەسەر سنووری عێراق و ئوردنگیستانەوە ئەوان کە 27 ساڵە لە نێو کەمپ و تەلبەند و لە ژێر سێبەری چادر و خێمە دەژین بەم جۆرە چیرۆشی تراژیدیا ژیانیان دێنە زمان ئەوزاعی ئێمە نەکەین نەوتمان هەیە نە غازمان هەیە نە بەلەدیەمان هەیە نە مناڵمان هەیە نە مەعاشمان هەیە نە ئەتوانین قەڵەم بسێنین بۆ ئایلەمان بۆ ئەشێ واوێتە ئێوە لەولا چێژین ساحەوی هەر شوار پارچەکەی ئاوێ دەوڵەت وێ ئاوێ لەلایەنی ئین و هاتوون لەلایەنی تەحالف هاتوون ئەشێ بانگی ئێمە بگەێن پێتر بە سپاسەوە زۆر مەمنونتانی دەینی ئەم عەسکەریشە بە ملتان پیتاقی من وە لە خانەقی و دایەنەسۆ پێم وتیانە بچۆ لەو محافزەی وێ بیگرە
لە مانگی لە 15 ئەمە 6 مانگە بەرمیلیە نەوتیاندا پێم دیۆکە بانیان کردم 85,000 و 25,000 150,000 دیناریان لێ سندم بەرمیلیە نەوتیاندا پێم ئەمە 2 ساڵی ڕێکە یەن توای لە خانەقی ئارد نەیریم نەغ نەیریم خۆراک نەیریم حقوق نەیریم هیچ نەیریم خوا ئاغا و بیناوتن هاتی مناڵەمان ئەلەی گیا بخۆین ئەی ئەوان کە بۆ ڕزگاربوون لە دەست ترسی کوشت و بڕ و تاڵانی ڕەوتە شۆڤینستی و تهێزە تیرۆریستەکان و بە ئومێدی باوەشی دڵنیای ڕوویان کردە ژێر دەسەڵاتی حکوومەتی کوردستان لەو دیدگایی کە مرۆڤی لێقەوما و لەسەر وەختی کارەسات و لێقەوماندا پەنا دەباتە بەر قەرزی کۆن و خزمی دوور بەڵام دیارە و بە قسەی خۆیان ئەو باوەشەی بە ماڵی خۆیانی دەزانن ئەو ئامێزەی بە ئامێزی ئازیزانی خۆیانی دەزانن سەرەڕای ئاشنایەتیان بە نەهامەتیەوان وەک پێویست لە ئاس خەون و خولیای ئەواندا نەبوو ئەگەرچی ئەوان نکۆڵی لەوە ناکەن کە حکوومەتی کوردستانیش گرفت و کێشە و قەیرانی تایبەت بەخۆی هەیە بەڵام ئەو چاوەڕوانیەشیان لە بەنەگەوە هاتن و پشتیوانیکردن بە مافی خۆیان دەزانن بەو پێوەی هەمومان هاوزمان و ڕەگەز و شوناس و هاوچارە نووسین مەسەلێکی کوردی خۆمان هەیە ئەڵەیە کە ئینسان فەقیرکە و قەرزی کۆن و قەومی دووری ئەکوێتە بیر ئێمە ئەرزم کردی کە گەڕاینەوە بۆ کوردستان بە هیوا و هەمێدی ئەوەی کە کوردستانی هەمومانە گەڕاینەوە ئەو دەربەدەری و ناڕەحاتی و پەنابەری دەردی پەنابەری کە ئەمەی تێدا دەژین کوردستانی ئەم دیویژ و هەموو بەشەکانی کوردستان تێدا دەژیان ئەوامان دەزانی کە کوردستان لە هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووی خۆی لە دەربەدەری خۆی عیبرەتی وەرگردووە و ئەتوانێت لەو عیبرەتانە خزمەتی ئێمە بکە ئێمە بەو هەمێدانەوە گەڕاینەوە کوردستان بەڵام دەتوانم بڵێم بەداخەوە هێشتا ئەوەی کە ئێمە چاوەڕوانی بووین یەک لە هەزاریشمان پێ نەکرێەوە لە خزمەتەکان ئێمە هیچمان لە ئێوە ناوێت تەنیا ئەوە نوێ وەزارەتی ناوخۆی هەرێم حکوومەتی هەرێم راپۆرتێک یانوەکو تەسریحێ بدا کە ئێمە ئەو ئاوارانە وەشێوەیەکی کاتی وەرەگرین بۆ ئەوە قورسایەکەی ئێمە بکوێتە سەر UNHCR و کێشە عیلاجە ئەساسیەکەی ئێمە بکەن بەداخەوە ئەو کاتەوتیان ئێمە حکوومەتی کوردین و ئێوەش ئاوارەی کوردین ئەو شتە بە ئێمە ناکرێت UN و بە تایبەتیش کۆمسیاری باڵای پەنابەرانی سەر بە و ڕێکخراوە نێودەوڵەتیە کە ئەرک و بەرپرسیارەتی مۆرالی و یاسایی و مرۆیی بە پلەی یەکەم لە ئەستۆی ئەودایە بۆ بەدەنگەوە هاتنی خواست و داخوازی پەنابەران بەڵام دیارە لە ماوەی ئەو 27 ساڵەدا نەک بە ئەرچی سەرشانی خۆی هەڵنەسا و لە ژیان و چارەنووسی ئەو مرۆڤە سڤیل و پەنابەرانە خاوەندە نەکەوتووە بەڵکو زۆر جاریش وەک پەنابەران باسی دەکەن گاڵتە بە هەست و نەستیان دەکات و هەرجارە و بە بیانوویەک خۆی لە داوای یاسایەکانیان دەزێتەوە و ساڵانێک کە بەکاری ڕۆتینی نووسراوشتی لەم چەشنە سەرقاڵی کردوون بە تایبەتیش لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز تا دێت هەوڵی خۆ دزینەوە دەدات لە داوەڕەوەکانیان لەوەی وەک پەنابەری فەرمی سەیریان بکات و مامەڵەیان لەگەڵدا بکات هەر بۆ نمونە بێدەنجی UN لە ئاسی سێ داواکاری سەرەکی پەنابەران لەوەی ڕەوانەی وڵاتی سێمیان بکاتەوە یان بە چاودێری خۆی و بەگەڕانەوەی دڵنیایی و پاراستنی سەر و کەمەرامەت و مافی هەوڵاتی بوون و قەرەبۆکردنەوەی زیانەکانی 27 ساڵ بگەڕێنەوە زێدی خۆیان یاخود ژیانێک کە شایستەی پەنابەری بێت کە شیاوی بەهاو بوونی مرۆی بێت لێرە بۆیان مسۆگەر بکات جگە لە نەبوونی وەڵامیان بۆ چارەنووسی ئەو 9,600,000 دۆلارەی وەزارەتی بەرگری ئەمریکا دوای ڕوخانی بەعز داوێتە دەست ئەوان تا خانوو و شوێنی حەوانەوە و یەکە خزمەت گوزاریەکان بۆ سەرجەم پەنابەرانی کەمپی ئەڵتاش دروست و دابین بکەن لەگەڵ چەندین پرسیتری پەیوەست بەکاری کۆمسیاری باڵای پەنابەران گلەیەکی زۆریشمان هەیە لە UN مفۆزەی لاجین پەنابەران بەڕاستی زوڵمی ئەکەن لە ئێمە هیچ دەسەڵاتێک و هیچ ڕژێمێک نایکا بەڕاستی UN تەواو ئەم خەڵکە ئیبادە کرێت درێژترین تەمەنی پەنابەری ئەم خەڵکی ئێمە کێشاوێتی بەس نمونێت یێرمۆ نەک خۆم چەندانی وەکو خۆم لە ساڵی 1990 تا ئێستا چاوەڕوانیەکەم لە ساڵی 2000 مقابلە کراوم ئۆکەی جنێڤیان پێداوم لە ساڵی 2001 فایلی کاندان پێپڕکردومەتەوە کەچی ئیستا کادرێکی بەرجسەی نێژێ ئەو معرفی و ئەو مقابلەی تۆی ئەکسپایرە یعنی دوای 17 ساڵ چاوەڕانی تخواوە گەورەترین جەریمەنیەکەوە پەنابەرێک کە جارێکیان کوفی عنان هێژێ ئەو شتەی بۆ پەنابەر ماوەتەوە تەنیا ئومێدە یعنی ئێمە دوای 17 ساڵ ئەو شتمان پێبێژن لە دەستدانی ئومێد نییە ئەو شتە دڵشکاندن نییە ئەو شتە وەکو قەتڵ نییە نی وەکو کوشتن چییە والله من نازانم ینی کەسانێ بوو لە ئێمە کوژیان و نەجاتیان و بەڵام کوشتنی ئێمە بە شێوەیەکی تەدریجیە لانێکم ئەگەر UN مافەکانی بۆ جێوەجێ ناکرێ بۆ ئێمە با حکوومەتی هەرێمی کوردستان دەنگی ئێمە ئاوەتەکانی ئێمە داخوازیەکانی ئێمە بگەێنە بە دەرەوەی عێراق بگەێنە بە وڵاتە ئەوروپیەکان وەکو لانی کەم وەکو سووریا و ئەردەن کە عەرەبی عێراق
دوای 2023 پەنابەر بوونە سووریا و ئەردەن سووریا و ئەردەن بانگوازیان کە بە عالەمە ئەو هەمکە کۆمەک و شتیان بۆ عەرەبی عێراق دروست کرد و لە وڵاتەکانە لە یەک لەوانە ئەمریکا نازانم چەند هزار کەسی لێ قبول کردن با ئێمەش حکوومەت یاریمی کوردستان دەنگ و داخوازەکانمان بگەینێتە وڵاتە ئەوروپیەکان بڵێ ئەوە پەنابەرن ئێمە توانای ژیانی ئەوانمان نییە بە هەر هۆیەکەیە هۆکە سیاسیە یا اقتصادیە یا هەر هۆیەکەیە با بڵێ ئێمە بەم هۆیانە توانای ژیانی ئەمانەمان نییە فەرمون ئەمانەمان وەکو پەنابەر لێ وەرگرن یۆنسیار دیارە نەمانێت بۆ خۆی بەڵێ لە هەموو بارێک و توانایەوەی هەیە کێشەی پەنابەر چارەسەرکە بەڵام نایکا نازانم بۆ بەڵام ئالە مۆردە هێمە بیری لە یەکەینەوەی اون بەڕاستی زەخت یا فشارێک لەسەری نییە نەفشاری عمومی پەنابەران لە سرێسی کە بتوانێت زەختێکی بۆ دروستکەوە ئێمە یەکدەست و یە ڕنگ بینە مەدان و داخوازیەکانی خۆمان مەترح بکەین بۆی زەخت پێسەری اون نەبەڕاستی حکوومەتیش بە گوێرەی پێویست ڕێزمەیە بۆ حکوومەتیش زەختی خسەسەری اون بۆی هاوکاری پێویستی ئێمە بکات چەپ گەردی گەردون گەڕان کوشتمی نەزان پەرستی بۆ نان کوشتمی هەر چەوسانەوەی بێ حەسانەوە ئەی مردن لە کوێی ژیان کوشتمی ئێستا کاتی ئەوە هاتووە ورتر ڕۆبچینە ناخی ئازارەکانی و پەنابەرانە تا هەموو ئەوانەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەرپرسن لە ژیان و چارەنووسیان لە بێدەنجی بێدار بکەینەوە بەڵێ تاسێر بەنێو کەمپە بێناز و چادر و خێمەشڕەکان و کەلاوە و کۆڵیتە وێرانەکانیان نەکەن و لە نزیکەوە بۆن بە بۆ سۆی کروزانەوەی ژیانی لاتی و نەداری و بێنەوایی و پڕپەتا و نەخۆشیان نەکەن نازانن لەو ساتانەدا مردن چ فریاد ڕزێکی بە ویژدان و چەندە لە دێوەزمەی ژیان ڕەزا سوکترە بێنە بەرچاوتان 230 خێزان زیاتر لە 1500 مرۆڤ کە ڕێژەی لە 135 مناڵ و ئەوەی تریان نەخۆش و پەککەوتە و بێسەرپەرشت و گەنجی بێکار و هیوا بڕاوە نزیک بە 4 ساڵە لە پێدەشتێکی بێپەناوپەسێ و بەتەنها لەژێر چادرێک و پارچە نایلۆنێکی شین و حەوشەیەکی دووبەتانی ڕەش ژیان دەگوزارێنن کە ئەو کەلەوانە لە هەر شت دەکەن تەنها شوێنی ژیان و حەوانەی مرۆڤ نەبێت هەر ناماڵ و پەناگەیەکی سادە و سەرەتایی کە شیاوی بەها و کەرامەتی مرۆڤەکان بێت ڕەنگە زمان نەتوانێت تراژیدی ئەو ژیانە بجێڕێتەوە ئیتر ئەوە زوومی کامێرا ئەگەر بتوانێت شتێکتان پێ بڵێ مەگەر تەنها بکارین ئەدرەسی ئەو دۆزەخی ژیانەتان پێ بناسێن و پێتان بێژین ئەوە تا شەوی مەرگ ڕۆژی ژیانی لە مرۆڤگەری سڤیل و بێدەرەتانی کەمپی کاوا لە ناحیەی قوشتەپا لێل و تاریک کردووە و لە دەی زوور دەکات شەوەم تاوە ڕوو هەم بە زڵالەت شەوەم تاوە ڕوو هەم بە زڵالەت کەس نییە دڵمەی دی دەکەم بێ دڵالەت مەرگەژینێک کە بوار و هەناسەی ئومێدێکی بۆ ژیان و ئایندەی مرۆڤەکانی ئەوێ نێشتەوە بۆیە ئێمە لە دەگەڕین با زیاتر دیمەنەکان بدوێن وەکوتریش خەڵکەکە سەربوردەی ئەو قەدەرە شوم و دۆزەخی ژیانیان بێ نەقسە ئێمە زیاتر لە خەڵکی عێراق زیاتر لە هەموو کەسێکی عێراقی حسارمان لەسەر بوو بۆ چونکە ئێمە پەنابەروین لەوێ ئەنفال کرابووین دوو لە باری ژیانۆ ئێمە هیچ دەرامەیەکی ژیانیمان نەبوو وامان لێ هات خەڵکمان دەڕێەوەیشتە دیەکان ئەگەڕیا دێ عەرەبەکان ئەگەڕیا لەسەر سرگە و نازانم شوێنە کۆنەکان و ئەوانە فافۆنە کۆنە و شتی ئەوان جەمە کرد لاسیکە کۆنەوانە ئەیان هاورد ئەڵتوانم بڵێن بە شەرەفە و بەغیرەتەوە فرۆش و خێزانی خۆیان پێدەژیان ئەتوانم بڵێم تەنیا شتێک من ئەتوانم لەو ماوەیەدا افتخاری پێوە بکەم ئەوە بوو کە ئەو ملەتەی دانیشتووی ئۆردوای ئەلتاشی ڕوومادی بە غیرەت و شەرەفەوە توانیان خێزانی خۆیانیان بژێنن شەرەف و ئابر و حیسەتی خۆیانیان نەدۆڕان کە ئێمڕۆ نوکتەیەک بێ یا لەکەیەک بێ لەسەر کورد و نەتەوەی کورد لەسەر و سەد خێزان زیاتر لە 1000 کەس لەو پێدەشتی گەرمیانە کە ڕەنگە هەر گەرمیانەکان بتوانن گزارش لە گەرمای تاقەت پڕوچێنی هاوین و ڕەشەبای زبر و سەرماوسۆڵەی وشتی زستانی ئەو ناوە بکەن دوور لە هەر خزمەت گوزاریەکی سەرەتایی و ترس و لەرزی بێ ئاسایشی ژیان بەڕێ دەکەن سەرەتا کە بینیم وام هەست کرد دەستمە سەربازگەیەک لە بیابانەیەکی دوورە دەستدا
کە نزیکتر کەوتمەوە و سیمای شەکەتی پیر و بێئومێدی گەنجان و سەرگەردانی مناڵانم بینی کە سەرنجی نووسینی خوار و خێتی سەردیواری کەلاوەکانیانمدا لێ نووسراوە ئەو خانووە بۆ فڵان و ئەمیان بۆ فیسا گیراوە تێگەیشتە ئەوانەی ئێرە بەدبەختتر لەوانی تر ماڵی پەرپوت و جەستەی شەکەتیان وا لە چاوەڕوانی ڕەوێکی تردایە تاکو بەسەر پشتی کۆچێکی دیکەوە ڕوو لە نەهامەتێشی دی بکەن باش نییە کەس ناچێت خۆی لە خێمەکانی کەمپی بکاتە خاوەن بەڵام دڵنیام ئەوانەی ئێرە پەنابەرانی کەمپی شێرەوەن لە کەلار شەویش تێر بە چاوی خۆیان خەو ناچێتە چاویان نەبادا بەیانیەکەی لەگەڵ زەردەپەردا کەسانێک لەو لێ قەوماویەشیاندا بێویژدانانە بەسەریاندا بەقیڕێن و شڕوشیتاڵیان فڕێبدەنە ئەو سارە بێ هاوار بانگە ئێمە دیسان کەم و کوڕیمان هەیە لە ژیانە مەسڵەن ئەی بینید ئێمە بۆ خۆمان ئێستاشی لەسەر بێت شوێنێکمان نییە وەکو شوێنی خۆمان نیشتە جێبین لەسەری لەو کەمپایم بۆ خۆمان ژیانی تیا دەکەین ماڵەکان یا خانەکان بێژن خانگەلی یا ماڵگەلێکی وێرانە بووە لەسەر حساباتی خۆمان دەرگا و پەنجەرە و نازانم هەموو شتێکمان بۆ دابین کردووە دیسان سەرباری ئەوەیش بە حکمی ئەوەی و ماڵانە لە شوێنێک هەڵکەوتوی عەرزی فەلاحی خەڵکێکن بە ناوی عەشرەتی باجڵان مستەمڕ ئەو عەشرەتێن بەرۆکمان پێگەرن شکاتمان لە لای حکوومەت دەدەن ئازارمان ئەدەن بەردەوام داوای دەرکردنمانەکەن لە شوێنەکە ئەوە لایەکی تریشێمە بۆ خۆمان وەختی خۆی لە ئۆردیا ڕۆمادی و بۆ گەڕێنەسەوە بە ژێربا لە حکوومەت یارییم حکوومەتەکەمان بە حکوومەتی خۆمان زانی ینی مشتاقی و نزیکە بەڕاستی بین لێرە تەم و خەمی 25 ساڵ ئاوارەی و دەروەدەریمان بەڕاستی لێرە بەڕاوێت بژێوی و گوزەرانی پەنابەرانی کەمپی شێرەوەن لە کەلار لەو بێکاریەدا ئومێدی ژیانی نەهێشتوتەوە لەوێدا تێدەگەین بێ سەرپەرشتی چمرنێکی لەسەر خۆی و چۆن خەمی ژەمێنان سات دوای سات بڕستیمانەوە تێدەبڕێ منداڵگەلی چاوگەشتی بێباوک و بێسەرپەرشت ڕوت و ڕەجاڵ و بێسەرچاوی ژیان ئاسۆی مناڵیان تا دێت ڕەشتر دەبێت دایک و خوشکە کۆسکەوتەکانیشیان تەنها لە پڕمە گریان و هەنشتی خۆخواردنەوەدا چاوی تکایان دەکەنە ڕووگەی وجدانە بێدار و زیندوەکان پیرەپەکەوتە و بە ساڵاتوەکانیشان لەو بێدەسەڵاتیاندا قڕژی دەربرنیان نووسا و چاوی هیوایان پڕە لە فرمێس بەدەم هەناسێ ساد و هەڵکێشانی ئاخەوە ئازارەکانیان دەلاوێنەوە بیستومەکەوا زۆرێک لە ئاوازەکانی هۆرە و سیاچەمانە پڕیانە لە ناسۆری دەڵێن بە دەگمەن هۆرێک دەبیستی سەربوردەی کۆستێکت بۆ نەجێڕێتەوە لەو پێچەی بەلای دەسەڕازدا لەسەر شەقامی عربەت بۆ باریکە بادەداتەوە لەو بەرزایی ڕێگا کە بە چەند مەترێک لە کەمپی باریکە دوورە و بەسەریدا دەڕوانێ خاڵۆ فەتحوڵایشم شاڵژەن بەو پاییزی تەمەنیەوە و بەرەو خۆر کە تا چاوت بڕدەکات ئەو ناوە سەوزاییە لێوە لەرزۆکەکانی نابوون بە شمشاڵەکەی و بە پەنجەکانیشی ڕیز ڕیز ئاوازی هۆڕی دەچڕی ئاوازێکی حزن و غوربەت ئاوازێک دەیبریتەوە ناخی ناسۆرێکی قۆڵ ئاوازێک سکوونی خست بوو ئەو ناوە ئەو هێندە ڕۆچوو بۆ نێو دنیاکەی ئەوەندە تێکەڵی نەغمەی ئاوازەکانی ببوو گومانی ئەوەی لا نەهێشتم کە ئەو پیاوە بەو سەری سپیەوە بۆ بیرەوەریەک دەگری
گریانێک یادەوەری مناڵی بیردێنێتەوە لە میانی ئاوازەکانیدا کوڵەکەی دەڕێژێ. تازە ئەو بەدەگمەن هاوتەمەنەکانی دەبینێ لە ژیاندا مابن چونەوەی ئەو لە ئاوارەیدا سەریان ناوەیە و دوورنی ئەو گریان و ئاوازانەیشی بۆ بێهودەی دوونەوەکەی دوای خۆی بێت. باشەگریمان ئەو شمشاڵ هەر هیچ نەبێت خۆی و خەمەکانی لەبی دەکات. ئەی باشە 450 خێزان زیاتر لە 4000 مرۆڤی بێنەوا و بێدەرامەت و هیوابراوی ئەو کەمپا چۆن و بەچی خەمەکانیان دەڕێنەوە و دڵنەوایی خۆیان دەکەنەوە. گوناهترین و بەدبارترین کائینەکانی ئەو کەمپانە مناڵەکانن. وازەوە بێننەوەکانی پێش ئەوان چێژی مناڵی و هەرزەی و گەنجێتیان دۆڕاند و چرکەکانی تەمەن و خەونی ئەرخەوانی ژیانیان بەدیا سەرگردانیەوە کوشت. وەلی ئەمێستا دووبارە وێرانتر لە جاران چارەنووسی ئەو پەپولانە لە بەردەم هەڕەشە مەترسیدایە. مناڵی بێناز و پەرپوت و لانەواز و پێخاوس دیوێکی دیکەی تراژیدیا ژیانی کەمپەکانن. ئەوان نەک بیریان بەلای یاری و دنیای جوانی خۆیان ناچێت بگرە هەستیشی پێناکەن. آخر برسێتی و ڕووتی و ڕەجاڵی خۆشی لەبیر بردونێتەوە. ڕێژەیەکی زۆر لەو جگەرگۆشانە کە ئاونجی بەراعەت و ناسچی و جوانیان لێدەچێ بێسەرپەرشتن دەستێکی سۆز شک نابن بێتە سەریان و باوەشێکی مهر نابینن تون بیانگرێتە خۆ گەرمیان بکاتەوە کە دەیان بینی لە پەناپەسار و لە بندیوارێک ماتمات هەڵقوڕماون چاوی هیوایان بڕیوەتە ئاسمان کە دەبینی یاری بەخۆڵ دەکەن و پەنجە لە خاک دەژەن و خۆیان لەگەڵ دەسوون دوور نییە بۆنی غەریبی خاچێک نەکەن و ئەگەر زمانی دەربڕینیان هەبوایە پڕ بەدەم ئەو گۆرانیان دەوت کە چوونەوە پڕبەستیەک هەناسەی ئاوێن بۆ بێنن با هەوای ئەو غەریبیە نەمخنچێنێ کە چوونەوە پڕ بە چاوێ سەوزای خاکم بۆ بێنن وا دیواری ئەو غوربەتە خەری کە چاوم دەردێنێ ژارام نەشەو خاو من نەبەر و ژارام نەشەو خاو من چۆن چەم گلکەرانەی دیدەکەم گلارا من کە سەیری ژیانی گەنج و لاوی کەمپانە دەکەیت بە ئاسانی و بەبێ ئەوەی بە زمان قسەت بۆ بکەن لە سیمایاندا شەکەتی و بێزاری و بێئومێدی دەخوێنیتەوە ئەوان تەنها وەک لاو ناژین ئیدی یەکڕاست بە دیمەنی ژیانیانەوە میلی بیرەوەری دەچێتە سەر شیعرە ناسکەکەی هەردی مەزن کە دەڵێ بەسەر سامی لەسەر لووتکەی بڵندی گەنجی وەستاوم شریتی عمری ڕابردووم وەکو خەو دێتە بەرچاوم شریتی چی سەراپا سەرگوزشتەی ناومێدیمە تەمی ڕۆژانی ڕابردووی هەرسهێنانی لاویمە گەنجێ و کەمپانە لەسەر سامی زیاتریش بەولاوە ئەوان چاو ئەبڵق و قورما و دژین ئەوانێک کە تەواوی چرکەکانی تەمەن و ساتەکانی مناڵیان سەختی و دژواری بووە و ئێستاش فریاد چێژوەگرتن لە خەون و خولیا گەنجێتیان ناکەون هیوا برا و ڕەشبین بوون خەمی ئەوان پارک و یاریگا و سنتەر و پەرتوخانەیەک نییە بەڵکو خەمی ئەوان خەمی مرۆڤ بوونە خەمی ژیان و ئایندەیە لەوە زیاتر چی گەنجێک بەو پەڕی دڵی دەخوازێ باڵ بگرێ و بفڕێ وڵاتانی دیکە بە ڕێژەی کەمتریش سیرەکەی نوێنەری پەنابەران لە پەرلەمانە بەشدارن ئێمە نەک نوێنەرمان نییە و گوێشمان لە ناگیری لە دایرەکانە بگرە قسەی سارد و بڕە بگرە قسەی وامان لێ ئەەکەن تاو لە باری لە دەرونیش تەسیری لێ ئەەکە تاو بێزارە بێ ئەگەر ئەم خەڵکە باڵی هەبووە لەوانەیە بفڕێ لێرە ئەوە نەبێزار بووە باش نییە لەناو ئەو جێژاوی نەهامەتیانەدا لەنێو ئەو هەم پاڵەپەست و فشارە دەرونی کۆمەڵایەتیانەدا بە پێوەستاون بەڕاستی ئازایەتێکی زۆریان هەیە و گەنجانە کە پەنا بۆشتی تر نابن آخر گەنجگەلێک هەن لە وڵاتی ئێمە چارەجی ئەوانە ناسۆریان نەبینەوە و لە بەرامبەر خەمێکی بچووکدا خۆیان نەگرتووە و پەنایان بۆ خۆسەرکردن یا بێهۆشکردن یا بۆ خۆکوشتن بردووە ئەگەر گرفتی کاریش نەبێ بە بەرچاوی خۆیان دەبینن هاوڕێ و ناسیاوە گەنجەکانی خۆیان زۆربیان بەهرە و شارەزای باش و بڕوانامەی زانکۆیان هەیە بەڵام تەنها لەبەر ئەوەی ڕەگەزنامە و ناسنامەی عراقیان نییە دامەزاندن و خستنە سەرکاریان پێڕەوە نابینن ئێمە بۆ ماوەی 27 ساڵە ئاوارەین و هەر لە ئاوارەیە ئەژین بۆ نمونە من خۆمێکیان کاتێک باوکم هاتوۆتە عێراق بۆ خۆی لە من گچکەتر بە 11 ساڵ بۆ بەڵام ئێستا کە من کوڕی ئەوم 20 ساڵم هەر چاوەڕوان بۆ چاوەڕانی حکوومەتی عێراق و ئێستاش کە چاوەڕانی حکوومەتی هەرمی کوردستان و ئەو کاتێکا چاوەڕانی UN بوون ئێمە بۆ نزیکەی لە ساڵی 1992 کۆتا ئێستا فایلی پەنابەریمان هەیە ینی نەتەوەی گرتوەکان ئێمەی وەکو پەنابەرێکی سیاسی ناسیوە کە تا ئێستا هیچ ئاوڕێکردنەوە دوای ئەو 5 ساڵە چاوەڕوانیش کە بەرپرسێکی UN لەم چەند ڕۆژانە هات گوتی ئەو فایلانی ئەوەیەکەوە هەمووی لە جنێڤە هەمووی سوتاوە یان با بڵێن ئەکسپایر بووە خەمی ژیان و نەداری و بێکاری سوێ نەبوونی خزمەتگوزاری سەرەتایی ژیان لەولا بوەستن بە چاوپۆشینیش دەخواستە ئایندەیەکانیان بەڵام کاتێک لە بار و ڕەوشی تەندروستی و ڕێژەی نەخۆشی پەککەوتەکانیان دەگەیت بەدەست خۆتنیە ویژدانت ئازار دەدات لەوەی سەیرە تا ئێستا لەم وڵاتەدا کەسێک لایەنێک ڕێکخراوێک دەسەڵاتێک
خۆی بەخاوەنی ئەو بەدبەخت و سیاسارانە نەزانی و نازانێت هەر نادەکرێن نیوەی ئەو تواناکاریە مادی و معنەوی و پێداویستە پزیشکیانەی لەم کوردستانە بە ناوی هاوسۆزی و هاوپشتی بۆ ئەو عەرەبانەی بوونەتە قوربانی تەقینەوە تیرۆریستەکان تەرخان دەکرێت ئەگەر نیوەی ئەوەش نەبێت چارەگێکی بەشێکی کەمی لەو پێداویستە پزیشکی و ئاوردێدانەوە خێرخوازیانەوە بۆ ئەو هاونیشتیمان و هاوڕەگەزانی خۆمان دابین بکەن ڕێژەیەکی زۆریان تووشی نەخۆشیە درێژخایەنەکانی وەک ڕەبوو شەکرا دڵ شێرپەنجە فشاری خوێن و نەخۆشی گورسیلە و هەڵاوسانی جگەر بوونە ژمارەیەک زۆر پەککەوتە و کەم ئەندام و نابینا و کەڕ و لاڵ هەن و لە تەمەنی گەنجێتیدان لەوەش کارە ساتر و بەتایبەتی لە هەردوو کەمپی شێرەوەنی کەلار و باریکەی عربەت خەڵکەکەی لە هەرچی خزمەتگوزاری تەندروستی و پزیشکی بێبەشن کە ئێمە مشتێکی خەرواری ئەو کەسانەمان هەیە و لە ڕێگای ئەو شاشەیەوە نزاو پاڕانەوەکانیان دەخینە بەردەم لایەنە پەیوەنددارەکان کە ئەمیان ئەرک و بەرپرسیارەتیشی ئەخلاقی و مرۆیی ئێمەیە بچم روکی بارم و هر جای بچم ای کن هر گرفتارم سەتار عەبدوڵڵا سینۆی تەمەن 38 ساڵ 7 ساڵ بەر لە ئێستا گەنجێکی پۆشتە و جوان و چالاک بە ژنی هێناوە بەڵام دوای 3 مانگ لە ژیانی هاوسەری و لە پڕێکا زمان و دەست و قاچەکانی لێدەستداون ئەو کە برا گەورەی ماڵەوە و باوکی نماوە دوای نەخۆشی هاوسەرەکەیشی دەست بەداری بووە ئەوە بۆ 7 ساڵ دەچێت لەو کەلاوێ و لە ناو خێمە دەرنەچۆ و تەنها سەرپەرشتێک شک ببات دایکێکی کەنەفتی تەمان 70 ساڵە کە ئەویش خوازیاری مردنە بەخوا ژیانم ئەم پەڕە و پاڵەسێتی ژیانی مەرگم کردووە ژیانی خۆشیم نەکردووە ژیانی تۆ بێژی خۆشی و خۆشیم نەوگە حەل نەوگە سەمەری و بەوبەختی وە سزا بردومە سەر هەر چاڕێ ڕەحمی خوان بم کوژێت و ڕەحەتم کا نەجاتم بێت گەنجێکی تەمەن 35 ساڵ سەرداری ماڵێک کە دایکێک و سێ خوشی لێیە ساڵانێکە بەدەم نەخۆشیێکی دەرونی کتوپڕ دەناڵێنێ و تەنها کاری داگیرسانی جگەرە دوای جگەرەیە لەولاشەوە دایکی بەدەست نەخۆشی ڕەبوو و فشاری خوێن و بەبێت چارەسەر دەناڵێنێ و تەنها هیوایەکیان ئەو سێ خوشکە بێدەسەڵاتەن زەینەب عەلی تەمەن 70 ساڵ چاو لە دەستی خێرخوازان دایکێک کە تاکە کوڕێکی وەک هیوا لەو ڕۆژگارە سەختەدا شک دەبرد ساڵانێک بەر لە ئێستا ئەو کوڕیشی کە پێشمەرگە بوو لە سێدارە دەدێ ئەو ئافرەتە کۆسکەوتووە کە بەدەست ئازاری نەخۆشیەکانی شەکرە و دڵ دەناڵێنێ جگە لە سێ کچی بێکار کەسی تر شک نابە حەمید پاڵانی تەمەن 65 ساڵ خاوەنی 12 سەرخێزانە 8 کچی عازەب و 2 کوڕی مێرمناڵ ساڵانێکە جیرۆدی ئەو دەردەی پەککەوتەیی بووە و سەرەڕای ئەوەش نەخۆشی فشار و خوێن دڵ تینیان بهێناوە وێڕای ئەوەی کەس و لایەنە شک نەبردووە چارەسەری نەخۆشیەکانی بکات کەسی کەس و دەستگا و ڕێکخراوێکی خێرخوازیش نییە و نابینی هەرنا عارەبانەیەکی بۆ دابین کات بۆ ئەوەی بەهۆیەوە بزوڵێتەوە لەنێو هەموو ئەو ڕێکخراوانێک ئێستا گرنگی بە پەککەوتە دەدەن بە چاکردنەوەی دەست و قازدەن پاسکرێکیان نەبوو شتێکیان نەبوو بەخوا یەژن تۆ ئێرانیت لاولاو عەبدەڕەحیم ئافرەتێکی تەمەن 28 ساڵی خاوەن 3 منداڵە و هاوسەرەکەی کرێکارە چەند ساڵێکە تووشی نەخۆشی ئەپلاسیک ئەنیمی بووە و خوێن لە لووت و بنددان و هەناوی فڕێدەدا تا ئێستا نزیکەی 86 بەتڵ خوێن تێکراوە و چارەسەر یەکجاری بۆ نەکراوە و ئەگەر ئەو ئافرەتە بۆ 6 مانگی دیکە چارەسەر نەکرێ دوور نییە مۆمی ژیانی بکوژێتەوە ساڵە گوستێمانکەەوە گوژنێک وام لە ماڵی خۆی توێت کە پیاوەکەم بەخوای هیچ ئینێکی نەما لەگەڵ هەوڵ بدات تا بەغەوەی بردم بۆ بەغا تا ئێرای چەساوەز هەموو مانگێک ئەگەر گیانم بەش بەدایکم دایکم لەگەڵ ما تێتەوە بوت نازام چێش چۆمان ڕەشید حاتە مناڵێکی چاوگەشی تەمەن 3 ساڵ و نیوە دڵی کوونە و هاوکاتیش تووشی نەخۆشی ڕەبوو هاتووە و چاوەڕێی جوامێری لایەنە پەیوەندیدار و دەستی خێرخوازەکانە ڕووناک عەزیز ئافرەتێکی دیکەیە کە تووشی نەخۆشیێکی دەگمەن هاتووە ئەویش دەردانی وردە شوشەیە لە نێو چاو و ژێردەدان و سەریدا ناسەر حوسێنی مێرمنداڵێکی تەمەن 14 ساڵە هەر لە زگماکەوە تووشی نەخۆشیێک هاتووە کە بەهۆیەوە جگەر و دڵی دەئاوسێ بە گوێرەی راپۆرتە پزیشکەکان ئەگەر بۆ ساڵێکی دیکە چارەسەر نەکرێ ڕەنگە ماڵاوای لە ژیان بکات دەکرێت لە بێدەنگی و حەپەسان و بێوەڵامی ئەو مرۆڤەدا باشتر درک بە حەسەتەکانی بکەین آخر ئەو تا ئێستا 3 جار لە بەغدا و 4 جار لە سلێمانی و بەو نەداری خێزانەکەی خوێن و ئاویان لە هەناوی دەرکردووە تۆ داوا لە چێ دەکەی هاوکار بکات و بۆی بتوانین چارەسەری و نەخۆشیت بکەیت
ڕەنگە سەربردەی حەسەن مارف عەلی تەمەن 6 ساڵ گەلێک ویزیان هەژێن بێت ئەو پیاوەی خاوەندە سەرخێزانەکە هەمویان کچن چەند ساڵێکە بەم شێوەیە کەوتووە و کە دەیبینن کەسێک شینێ سەرچاوی ژیان و داهاتیان بێت ناچار کچێکی خۆی کە گەورەترینن کچێتی گەورەترین قوربانی بەخۆی داوە تا لە ڕێگەی کارکردنەوە کەمێک لەباری سەختی ژیانی خێزانەکەیان سوود بکات کچەکەی لە پێناو کار و ژیان ناچار بووە پرچی خۆی کورد بکات و خۆی بخاتە سەر شێوەی کوڕ تا ئێستا ڕۆژانە بەیانی تا ئێوارە لە باریکە دەچێتە سلێمانی و بۆ یاخچێتی پێڵاوی خەڵک دەکات چەند سەرخێزان لە ماڵەوەکە دەکەن یەکیان کچە قڕی گەندا وردووە خۆی کردووە کوڕ بووم ئەوە ئیشم بگەستە لە سلێمانیە بۆ یاخەکە نایلەی 17 ساڵ و زارای 16 ساڵ و گوڵاڵی دوازدەنەوە بەهار سێ جگەرگۆشەی عەزیز ئەمینن کە یەکەمیان بە سەختی سوتاوە پێویستی بە نەشتەرگەری هەیە و دووەمیان زمان و گوێچکە و دەست و پێی لەدەستدا و سێمیشیان بینایی کوێرە ماڵەکەیان لەو دایک و باوکە کردوتە دۆزەخ عەزیز کە بەستەم لە هەفتەیەکدا ڕۆژێک کاری دەست دەکەوێت دەبێت چۆن لەم میحنەتە ڕزگاری بێت ماڵی ئەمین عەلی دۆزەخێکە بۆ خۆی ئەو کە لەبەر ئەو خەمە قورژی وشکەڵگەڕاوە و چاوی فرمێشتی تێزاوە بەهۆی نەهامەتی مناڵەکانی و نەیتوانی حرفێکمان بۆ بڵێ سێ جگەرگەوەشەی شەیما 18 ساڵ و دڵشاد 17 ساڵ و شەونم 16 ساڵ هەرسێکیان بیناییان لەدەستداوە لەوە شوێرانتر دڵشادی تاقانە کوڕی دەست و پێکانیشی لەدەستداون ئەو باوکە لێ قەوماوە کلااو ڕۆژنە و تروسکایەکی هیوا شکنا بە خۆشی بۆ بگەڕێنێتەوە ماڵ دوجار خوانێک کۆمان دەکاتەوە کە کوردبوونە ئەو خوانش بە ڕۆڵی خۆی بەرپرسیارەتی و ئەرچی نیشتیمانی و نەتەوەی سەرشانمان لە بەرامبەر یەکتریدا قورس دەکات داوامان ئەوەیە لە ڕێگای جەنابتانەوە لە بەڕێزان جەنابی مامجلال لە سەرکۆما لە سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بەرزانی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نێچیروان بەرزانی کە بفەرمونون قبولی ئەوە بکەن کە ئێمە بە نوێنەرایەتی ئەو پەنابەرانەوە بینە خزمەتیانە لە نێزیکۆ دەرد و سکاڵای ئەو پەنابەرانە بۆ ئەوان ڕۆشنکەینەوە بۆ ئەوەی بتوانن لە ڕێگای ئینسان دۆستی و هاوملەتی خۆیانەوە یارمەتی ئەو خەڵکە بکەن تەواوی ئەو پەنابەرانە زۆربیان لەوانەیە دووبارە کۆچی پەنابەری لە ئەوڵەوە ببەستنەوە بڕۆن ئاوارەی سنوورێکی وڵاتی عەرەبی بن ئەو مرۆڤە سەرگەردانایی بیدینتانن هاوزمان و ڕەگەز و هاونیشتیمانیانی ئێمن کە زیاتر لە 27 ساڵە بە پەراگەندەی و دوور لە هەر مافێکی سەرەتایی مرۆی ژیان دەگوزارێن کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان کە کۆی سەختی و ئازارەکانیان لە ڕابردوودا لەگەڵدا بەش کردوین و هاوبشت و پەنامان بوونە ئەمڕۆ چاوەڕێی هیمەتی جوامێرانە و کوردانی شەقامی کوردی بەگشتی و دەسەڵاتی کوردی بە تایبەتی دەکەن ئەمڕۆ ئەرچی حکوومەتی کوردستان و کۆڕە و کۆمەڵە مەدەنی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی باشووری کوردستانە فشار بخەنە سەر کۆمسیاری باڵای پەنابەرانی سەر UN تا ئاوری زیدیان لێبداتەوە و مامەڵەیەکی مرۆیانیان لەگەڵدا بکات و لەو مافانەی پەنابەری بێبەشیان نەکات کە یاسا و ڕێکەوتنە نێو دەوڵەتیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و مافی پەنابەران ئاماژیان پێداوە.